ئەو کوڕە بووم گول لە ئەی بێژام وای ڕەقیبم بۆ وتی. لە هەناوی بنەماڵەیەکی کۆرپەروەردا لەدایک بوو، چاوی لە شاخدا کردەوە و تەمەنی لە پێشمەرگایەتی و خزمەت بە گەلەکەیدا بەڕێ کرد. ئەنوەری حاجی عوسمان و هاوڕێکانی هەموو بەیانیەک لەگەڵ شنەبای شنروێ و باڵامبۆدا بەرەو ئاسۆی شار دەڕوانن و ورد وەک هەڵۆ و تند وەک دارمازوە داچەقیوەکانی هەورامان سڵاوێک بۆ ئارامی هەڵەبجە دەنێرن. 15 ساڵ بە لە ئێستا و لە ناو ڕێهێڵەی شەستە بارانی دەیان هەوری تاریکدا و لە مێژووی دوور و درێژی خەباتی خۆیدا لە پەنای شەڕێکی بەرفراوانی تیرۆردا و گێڕانەوەی ئارامیدا بۆ هەڵەبجە عەمید ئەنوەر لە نزیک بوونەوە لە کەناری ئارامی و خۆشگوزەرانی بۆ ناوچەکە شەهید دەبێت و ئەم ئێستاژ هاوڕێ و هاوسەنگەرانی یادی دەکەنەوە. هەر دەستبردن یاخود پلاندانان بۆ شەیدکردنی شەید ئەنوەری حاج عوسمان جێگەی پرسیارە بەڕاستی دیارە ئەمنیەتی ئەم ناوچە بۆ تیرۆریستان کێشە بوو، هەستیان بەوە کرد کە لەم سنوورە هیچ جم و جوڵێک یاخود هیچ چالاکیشیان نایە، بۆیە پەنایان بردە کەسایەتێکی دیار یاخود فەرماندەیەکی دیاری وەکو شەید ئەنوەری حاج عوسمان. ئێمە لێرە سەری ڕێز و نەوازشدا ئانوێن بۆ ڕۆحی پاکی شەید ئەنوەر و شەید بەکر و شەید ئاری کە هەردوو هاوڕێ و هەردوو پێشمەرگە بوون کە ئاسایش بوون لەگەڵ بەڕێزیانە. لە 79دا لە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەران خەبات دەکات و لە 82دا لە تیپی 11 هەورامان و لە 89دا فەرماندەی تیپی 33 سوورێن و دواتریش فەرماندەی بەتالیۆنی باڵامبۆ دەکات. ئەو لە هەموو قۆناغەکانیدا پیاوێکی سیاسی و ورد و کۆمەڵایەتی و چاوکراوە دەبێت بۆ ناوچەکە. کاکەنۆر بەڕاستی خۆی پیاوێکی قارەمان بوو، پیاوێکی زۆر بوو و وریا بوو، پیاوێک بوو توانایەکی هێجگار بەدەری هەبوو لە ڕووی هەم سیاسی و سەربازی وە خوێنەوارێکی باشی هەبوو. کاکەنۆر لە سەرەتای هاتنەوەی پێشمەرگایەتیەوە یەکەم شت پلەی مەفرەزەی بڕوو دوای فەرماندەی کرد و لە ئەم دیژە لە شەڕی چەسپاندنی یاسا دەورێکی کاریگەری هەبوو، بۆیە تیرۆریستان داغ لە دڵ بوون لەو ڕۆژەدا. لەم ڕۆژەدا ئەوان دەستیان برد و شەید ئەنوەریان شەید کرد. لە ناو ڕیزەکانی ئاسایشدا بەرپرسی مەعاونیەت و دواتریش لە ساڵی 1990دا لەسەر داوای یەکێتی دەگەڕێتەوە هەڵەبجە و دەکرێتە فەرماندەی میحوەر تا شەڕەکانی ئەنساڕولیسلام سەرەڕای بەرفراوانی سنوورەکە ئارامی و ئاسایش بۆ ناوچەکە دابین دەکات. ئەمڕۆ کۆمیتێ ڕێخستنی هەڵەبجەی شەهید لە یادی 15 ساڵی شەهیدبوونی شەید ئەنوەر و شەید ئاری و شەید بەکرا سەری ڕێز و نەوازشدا نەبێین بۆ ئەو شەیدانە و بەڵێن بە کەس و کاریانە دەین درێژە پێدەری ڕێگەکەیان بین. کاگەنوەر پیاوێک بوو، هەم پیاوێکی کۆمەڵایەتی هەم پیاوێکی سەربازی. لە پاڵ عەمید ئەنوەردا شەهیدان شەید ئاری و شەید بەکری پاسەوانی دوو ڕۆڵەی گۆشکراوی کوردایەتی و ئازای شارەکە بوون کە بەشداری کارایان هەبووە لەسەر جەم هەنگاوەکانی شەید ئەنوەردا. سوپاسی کۆمیتەی هەڵەبجە و یەکێتیەکانی هەڵەبجەکەم خەمخۆرەکانی هەڵەبجەی شەید و خەمخۆرەکانی شەید ئەنوەری حاج عوسمان و شەید ئاری و شەید بەکر. ئێمە وەکو بنەماڵەی شەید ئەنوەر شانازی بە شەیدبوونی باوکمانەوەکە من وەکو کوڕی شەید ئەنوەر شانازی بە شەیدبوونی باوکمەوەکەم کە لە هەڵەبجەیە شەید بووە، لە پێناو خاکی و نیشتیمانی خۆیان شەید بووە. هەم شەید ئەنوەر و شەید ئاری و شەید بەکر بۆ نیشتیمانەکەیان شەید بوون و حاج عوسمان شەیدێکی زۆر یاوە بۆ یەکێتی و زۆر بە شانازیەوە ئێمە سەربەرزین کە شەیدەکانمان شەید یەکێتی نیشتیمانی کوردستان. شەهید ئەنوەری حاج عوسمان ساڵی 1964 لە گوندی عەنەب چاوی بە دنیا هەڵێناوە. ساڵی 1979 پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانەوە کردووە. ساڵی 1993 کراوەتە ئەندامی مەکتەبی عەسکەری و بەشداری خولەکانی ئەکادیمیای سەربازی کردووە و چەندین بەرپرسیارەتی لە ڕیزەکانی ئاسایش وەرگرتووە. دوایین پلەی عەمید بووە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارەزور و بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکەش بووە. مەخابن لە ئێوارەی 26 2005دا لەگەڵ هەردوو پاسەوانی تایبەتیدا شەهید دەبن و دەگەنە کاروانی پڕ سەربەزی شەهیدانەوە. شەهید ئەنوەر دەبێتە سێهەم شەهیدی بنەماڵەکەی. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.